گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەک ژیری چاوتان ماز دەکەم زۆر سپاس بۆ دووبارە کلیککردنەوە لەسەر ڤیددیوەکانم توکا دەکەم دگمێن لایک سبسکرایب لەبیرنەکەن زۆر سپاسان دەکەم دوو ڤیددیۆی ڕابردووی سفر یەک ژیری زیاتر لە 5K لایکی بۆ هاتووە کە یەکجار دڵخۆشم وەروە سپاسان دەکەم کە خۆشەویستێکی زۆرتان بەرامبەر ڤیددیۆی ڕابردووی من نیشان دەکە ڤیددیۆی ستیم دێکەکە بۆ پلانیشمە چەندین ڤیددیۆ دیکە لەسەر ستیم دێک دەکەم ئینشاءالله وەروە هەندێک ڤیددیۆی سەرنجاشێکیش بەڕێوەیە بۆی ناکەم چیە بەڵام بەڕێوەیە بەم زوانە دەیبینن وەروەکو دەبینن لە باگراوەندی ئەکسبۆکسەکەم ستارفیلدانەیە کە داینامیک فیلمێکی زۆر جوانە دەتوانین خۆتان ئێستا ئەگەر ئەکسبۆکسان هەیە بڕۆنە بەشی سێتینگ لە پرفرنس لەو شوێنێکەوە باگراوەندەکە دەگۆڕی لەوێ فیلمی ستارفیلد هاتیە کە یەکجار قەشەنگ و جوانە و ئەوڕە باسی ستارفیلد دەکەین بەڕاستی زۆر باسی ستارفیلد دەکەم نمرەی چەندی بەرزتینە نمرەکە مانای چییە گەیمەران بەگشتی چ دەڵێن ریڤیوەرەکان چ دەڵێن و بەفێزدا و مایکرۆسۆفت چ دەڵێ زۆر بابەتێکی سەرنجڕاکێشە لەبەرەوەی یاریەکە بڵاو کرایەوە بەهرچەندە بۆ هەمووان بەردەست نییە بۆ کەسانی کە پریمیەم ئیدیشنیان کڕ کە نرخی $100 ئێستا دەتوانین یاریەکە بکەن بەڵام بۆ ئێمە فەقیر لە ڕێگەی باسی بۆ سێ ڕۆژی دیکە بەردەست دەبی ئۆکێ ئەمڕۆ باسی ستیت ئۆف پڵی پلەیستیشن دەکەم باسی GTA دەکەم باسی ڕۆکستار دەکەم باسی تۆنێک بابەتی سەرنجڕاکێش دەکەن بۆ دەستکەوتنی هەر یاریە کەرەتەوێ بۆ بنێتێ سپایرمانە نوێیە کە بکڕی سپایرمان دوو بکڕی لەسەر پلەیستیشن بە نرخێکی هەرزان سەردانی گەیم ماستەرز بکەن ئەگەر تەوێ مەسەرەن ستارفیلدی تاقیکەوە لەسەر گەیم پاسی یاخود گەیم پاسەکە تەوێ نوێکەوە یان هەر نیتە بۆ یەکەم جار تاقی دەکەوە بە نرخێکی زۆر هەرزان لە ڕێگەی گەیم ماستەرسی توانین بەدەست بخەی واتە هەر یاریەکەت دەوێت لەسەر پلەیستیشن لەسەر ئەکسبۆکس لەسەر PC سەردانی گەیم ماستەرز بکەن لینکیانە دیسکریپشن دادنم 100% شوێنی زمان لەبەروی خۆم من لای ئەوان یاریەکان دەکڕم لەبەروی نامانێ پارێکی زۆر بە یاریەکان دەمانە بە نرخێکی هەرزان بەڵام بە شێوەیەکی حەقیقی بەبێ غێرقانونی بە شێوەیەکی حەقیقی یاریەکە بێتە سەر ئەکاونتی خۆمان و یاریەکەش تاقی بکەینەوە بەبێ کێشە سەردانی گەیم ماستەرز بکەن لینکیانە دیسکریپشن دادنێم دووبارە سوپاس بۆ گەیم ماستەرز بۆ سپۆنسەریکردنیەوە ڤیددیۆیە ئۆکێ یاڕیانی خۆشەویستم بابێنە سەر ئەو یاریانەی کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە یاری Sea of Stars ئەم هەفتەیە بڵاوکرا بەشێکی زۆریشتان پێتان وتم کەوا ژیر پێویستە و یاری تاقیکەوە و بزانی باسی بکەیت لە بەرنامە ئۆکێ من یاریەکەم تاقی کردەوە بەڕاستی لەسەر پلەیستیشن پلس لەگەڵ ئەکسترا لەگەڵ گەیم پاسی بەردەستە یارەکە نمرەی 91 لە سەدی بەدەستی ناوە کە نمرەیەکی بەرزە یارەکی پیکسلی خنجیلانەی زۆر جوانە هەرچەندە من یاریەکەم داڵۆند کرد تۆزش یاریەکەم کرد بەڵام ستایلی کۆمباتەکەی ستایلی گەیم پلی کۆمبات یانی شەڕکردنەکەی بەدڵ نییە تۆزێک پێ دەڵێن CJRPG هێشتەشی لە بابەتانێکەوە کارکتەرەکە دە شوێنێک ڕادەوەستی دوژمنەکەش بەرامبەر ڕادەوەستی تۆ دەبێت دوگمەی ئەتاک داگری اینجا کارکتەرەکە دەبێ توانای تۆ خۆی دەچی ئەتاک دەکەم دێتۆ شوێنی خۆی دژمنەکەش بە هەمان شێواز هێرش دەکاتە سەر تۆ هەر لە شوێنی خۆت ڕاوەستاوی واتە ئاوەکو یاریە بچمی دەڵێن ئەمریکیەکانی خۆمان نییە ئەو ستایڵە یاریکردنە من زۆر حەزم و زۆری یاری نیە بەڕاستی یان لەو ستایلە کۆمباتە نیە بەڵام ئەکسپلۆڕیشنی جوانەوەتە گەڕام لێ کۆڵینەوەی تێدایە میهم یارێکی سەرنجاکێش و ساڵسەدێر ئەگەر حەز لەو زۆری یاریانێ نمری نۆتیەکی هەیە 100% شایانی تاقیکردنەوەیە و بێگومان گەورەترین یاریشکە لەم هەفتەیە بڵاو کرایەوە و لە هەفتەی داهاتوش کە بۆ هەمومان بەردەست دەبی یاری ستارفیلدە یاریەکە بەڕاستی پێشوازێکی زۆر باشی و گەورەی لێکرایە هەرچەندە پێشبینی کرا بوو لەبەرەوەی گەورەترین یاری بەفێزدایە لە ماوەی چەند 25 ساڵی ڕابردوو وەرا گەورەترین یاری ئەکسبۆکسیشە لە ماوەی چەند 10 ساڵی ڕابردوو ستارفیلد نمرەی 88 هەیە تاوەکو ئێستا کەم لە ڤیددیۆ تۆمار دەکەم لەسەر ئەکسبۆکس سیریەس X وەروان نمرەی 89 هەیە لەسەر PC لەلایەن ڕخنەگرانەوە هەرچەندە ئەو نمرەی بەدەستدەهینەکە ئێمە هیوان بەدەخواست حەزمان لێ و بەڕاستی نەوەتەکان بە وەکو گادۆڤار و لاستەڤەس و هەیلۆی لە 92 93 94 بە بەڕاستی باشتر دەبوو لە بۆ ئەکسبۆکس بری ئەکسبۆکس فۆکسێکی زۆر گەورەی لەسەر ستارفیلدەوە بێگومانیش دەبی وابی لەبەر ستارفیلد یەکێکە لە زەخمترین نمرەکە زۆر باشە بەڵام نایاب نییە وەکو یاریەکانی کە نۆتیان بەدەستینە بۆ منە هەیلۆ هەموو ساڵ 90 بەدەستدێنی فۆرزا 90 بەدەستدێنی بەڵام هەشتایەکان بێگومان زۆر باشەیە و نمری ئەو نمرەیەکەوە شایانی تاقیکردنەوە یاریەکە ئێستا هەندێکیکە لە بەرنامە زیاتر باسی تاوی خوێندنەوەکان ریڤیوەکان دەکەم یاریەکانی پلەیستیشن پلس لە بۆ مانجی سپتێمبەر و ئاتا مانجین و ئاشکراکران هەریەکە لە یاریەکانی ساینس ڕووی ریمیک بلاک دێزرت ترافلرز ئدیشن لەگەڵ جێنەرەیشن زیرۆ بۆ مانگە بەردەست دەبن کە سیاری خراپن هەرچەندە بلاک دێزرت دەڵێن یاریێکی باشە بەڵام من حەزم زۆر یاریە نەبووقەت جێنەرەیشن زیرۆش نازانم قەت تاقی نەکردەوە ساینس ڕۆ ئەو یاریە بوو کەوای هەندێکی دیکە باسی دەکەم وای ئەوەندە خراپ بوو ستودیۆیەکەی داخرا ئۆکەی نازانم پلەیستیشن پلس لەو مانگا کەوە لە گەیم پاسی ستارفیلد بەردەستە پلەیستیشن چ بەردەست دەکە ساینس ڕۆی بەردەست دەکە کامان سۆنی ئەوڕە لە زۆر لە سۆین تووڕەمە ئەوڕە زۆر دادەبەس بەسە سۆنی لەبەرەوەی نرخی پلەیستیشن پلسشی گران کردیە کە ئێستا هەندێکی دیکە باسی دەکەم
اوكي بين لاي هواڵەکانی Xbox سەرەتا Starfield Reviews اوكي تەمشە دوو بەرێ بەڕاستی Starfield Reviews ریڤیوەکانی Starfield دوو بەشن بەشەکیانەوەیە کە بەشەکی زۆر زۆری ئەو کەسانی کەوا ریڤیو کۆدەکەیان وەرگرت و لەو هەفتەیە مەسەلەن وێبسایتێکە چەناڵێکی یوتیوبە ڕۆژنامە نووسێکە ئەوانەی کەوا ریڤیویان وەرگرت ریڤیو کۆدیان وەرگرت بەشەکی زۆریان بە باشە باسییان کرد نمرێ 7 بەسەرەوەیان پێدا هەندێکیان 10 لەدا هەندێکیان 9 لەدا هەندێکیان 8 لەدا هەندێکیان 7 لەدا وەکو IGN 7 پێدا بەڵام IGN بەرازیل 10 پێدا واتە ناو خۆشیان دوو قسەنە بەڵام بەشەکی 1000 زۆری ئەو کەسانی کە ریڤیو یاریەکان دەکەن کۆدەکەیان وەرنەگرت ناتوانین ریڤیو Starfield بکەن جا ئەوە بۆ کێشە بەڕاستی لە تویتەر بۆ نمونە هیچ لەو کەسانێک کە مەسەڵەسە قەناعەت مەقسەکانی هەیە وەرە یوتیوبەرێکی زۆر ناوازەشە ناوی سکیل ئەپ کە ریڤیوەکانی بەلای کمی 500,000 ڤیو لە بۆ 1 ملیۆن ڤیوی هەیە کەسێکەکەوە کاریوی تەنیا ریڤیوکردنی یاریەکانە و کەسێکی زۆر بەناو بانکە و یەکەم جاریشە مایکرۆسۆفت ریڤیو لە بۆ ئەو یوتیوبەرە ئوسترالیایی ننێری جگە لەو ئیرۆگەیمەر هەیە ئیرۆگەیمەری ژێکێکە لە ریڤیوەرە زۆر باشەکان ئەوان ریڤیو کۆدیان لە بۆ نەهات واتە مایکرۆسۆفت ریڤیو ینی کۆدێکی پێشوەختەی لە بۆ نەناردن تاوەکو یاریەکە تاقیکەنەوە چکە ریڤیو کۆد دەبێت هەفتەیەک پێش یان 10 ڕۆژ پێش ئەوەی یاریەکە بڵاو بکرێتەوە بیدەنە دەستیان تاوەکو ئەو ڕۆژێک کە مایکرۆسۆفت ڕێگە دەدا ریڤیوەکان بڵاو بکرێتەوە ئەوان بتوانن پێشوەختە کاریان لەسەر یاریەکە کردی و ریڤیو خۆیان بڵاوکەنە ئیرۆگەیمەریش بە هەمان شێواز ریڤیو کۆدیان لە بۆ نەهات و ئەوان لە تویتەری بە ئاشکرا وتیان کاکە ئێمە ریڤیو کۆدمان لە بۆ نهاتیە بۆیە ناتوانین ریڤیو Starfield بکەین لە کاتی بڵاوبوونەوەی ئەو کاتێکەوە مایکرۆسۆفت ڕێگە دەدا ژمارەکان بڵاوکەینەوە چەند سعادەی پێچوو مایکرۆسۆفت وەڵامی داوە ریڤیو کۆدێکی لە بۆ ئیرۆگەیمەرینا لەبەر لە تویتەری بۆ مۆزۆ بەڵام و هەروتیان ئێمە پێران ناگەین لەبەر تاقی بەرەستمان گەیشتە و یاریێش زەبەلا ها بێگومان ناقیان یا یاریەکە 100 ساعت زیاترە کەواتە ئەوان ناتوانن ریڤیو لە کاتی خۆی بڵاوکەن دەڵێن تا هەفتەیەکی دیکە لەوانێ بڵاوکەن سکیڵە پێشتاوە کەستە وەرنەگرێتەوە جا من دوان دەناسم بەڵام دەڵێن سەدان کەسی دیکە هەبووە ریڤیو کۆدی وەرنەگرێت جا ئەو قسە یعنی چ هەر کاتێک کۆمپانیایە کەوا ریڤیو کۆد بۆ هەموو یوتیوبەرانە بۆ ئەو مەسڵن بەستم ئەو هەموو یوتیوبەران چیە ئەو یوتیوبەرانی کەوا بەردەوام ریڤیو یاریەکان دەکەن ئەو کۆمپانیانی کەوا بەردەوام ریڤیو یاریەکان دەکەن ئەو وێبسایتانی ریڤیو یاریەکان دەکەن بەردەوام ئەوانەی کەوا بەردەوام یاریەکانیان بۆ دێ مەسڵن EA لە بۆیان دەنێری پلیستیشن لە بۆیان دەنێری Ubisoft لە بۆیان دەنێری ئەگەر بێت و هەر کۆمپانیایە هەر یاریەک ریڤیو کۆدی خۆی لە بۆ هەمووان نەنێری بێگومان دڵێن باشە لەوانە یاریەکە زۆر باش نەبی ئەو کەسانی کە پێشتر قسەیان بە Xbox وتیە یان تۆزە لەسەر Xbox توندن مایکرۆسۆفت ناوێ قسەی وان بێتە ناو سوشال میدیا و ژمارەی 88 هێشتا بێتە خوارێ چکە ئەوانە دەرەجە دەدەن دەرەجەی هەمویان دەبتە کۆکراوە لە مێتاکریتیک ئەو قسەیە هەبوو بۆش وتم ئاگدارتان بکەمەوە لەبەروی ئەو ژمارەیە لەوانێ وەکو خۆی نەمینێتەوە لەوانێ بەرز بتەوە لە بۆ نەوەتەکان و لەوانشت دابەزی لە بۆ مەسەلەن خوار هەشتایەکان یان خودت هەشتایەکان 82 ئەوانە وتم ئاگدار بن ئەو بەزمە هەبوو هەفتەیەکە نەدەبێت ستار ئەوە جەماعەتی بەفێزدەی کردی بە بەڵام کردیانی دی بزانین چ دەبێت ئۆکێ بێنە سەر ریڤیوەکان خۆیان من سەیری زیاتر لە 20 ڤیدیۆی ریڤی Starfield کرد بەگشتی هەر هەمویان لەسەر ئەوە کۆکن کەوا بەڵێ یاریێکی زۆر باشە بەڵام بەشەی زۆریشان دەڵێن ئەو یاریە نییەکەوە عاشقی دەبی بەشیان دەڵێن عاشقی یاریەکە دەبی لە پاش ئەوەی کەوا ستوریا سەرچەکە تاو کرد کە ئەو کاتی ئێنگەیم دەست پێ دەکا ئەو وەختی زیاتر عاشقی یاریەکە دەبی هەندێکیان دەڵێن نەخێر تاو یاریەکە زۆر باش نییە بەڵام ستۆریەکەی خۆی مین کوێستەکە دەڵێن زۆر باشە بەشەکیان بێگومان دەڵێن ماستەر پیسە 100% شاین تاقیکردنەوەی یاریەکەکەوە لە مێژوودا بفێزدا شتی وای دروست نەکردێن جا گەورەترین ڕەخنە لە یاری Starfield گیرابی هەبوونی بەگە هەبوونی کێشەی تەکنیکیان بەگەکانە کەوا دەڵێن گلیچی زۆری تێدایە لە چاو هەرچەندەرن لە چاو یاریێکی بەفێزدای کەمترین گلیچ تێدایە کە ئەوەش ئەو قسەیەش خۆی پێوانەیە لەبەرەوەی بەفێزدا عادەتی کە یاریەکانی بڵاو دەکاتەوە کێشەیان زۆرە لەبەرەوەی یاریەکانیان زۆر زەبەلاها و خاڵکی دیکەش کە زۆر خەڵک بەدڵی نەبوو دەڵێت ئەو هەسارانەی کەوا بە کۆمپیوتەر دروستکراون یعنی دەستی مرۆڤی پێنەگەیشتە یا خود مرۆڤ دەستکاری کەمی کردیە کە ژمارەیان زیاتر لە سەدان هەسارە بەو شێوازەیە دەڵێن سەرنجا چێژ نییە سەردانیان بکەی شتی وای تێدانە تەنیا لە بە کۆکردنەوەی شتومەکەت کۆکردنەوەی کەرستەی خاوە ئەوەشیان دەڵێن زۆر خۆش نییە ڕخنەیەکی دیکە لە Starfield گیرابێ ئەوەیە کەوا تۆ ناتوانانی بێگومان بە کەشتێکی خۆ لەسەر هەسارەکەت دەهستی و بچێت دەرەوەی هەسارەکەت و سەردانی هەسارەشکە بکەی بەبێ کەت بەبێ لۆد سکرین ئەو شتێکی دانیە دەڵێن لۆد سکرین یەکجار زۆر تێدا تۆ لەسەر هەسارەکەی خۆت هەڵدەستی تووشی لۆد سکرین دەبی هەریش ناسی دەڵێن تەنیا دوگمەیەک دادەگری کەشتێکت هەڵدەستێ و دوگمەیەش کە دادەگری دەچێت دەرەوەی زەوی و دوگمەیەش کە دادەگری دەبی حسارش که هەڵبژێری و دوگمەیەش کە دادەگری دووبارە دوگمە دادەگری بێگومان لۆد سکرین دێ دوگمەیەش کە دادەگری لۆد سکرینە دوگمەیەش کە دادەگری اینجا بە شێوەیەکی سینەماتیک و ئەنمایشنی دووبارە لەسەر هەسارەکەی کە دەنیشی و شوێنی نیشتنەوە لەسەر هەسارەکە ئارەزوی خۆتەوە کوێدا دەنیشی و کاتێک کە توێسە هەسارەشیش سنوورێک تێ ناتوانین لەو سنوورە زیاتر بە پیادە گەشت بکەیت
دەبی ئیلا کەشتێکی خۆت بفرێنی بچێ منتیقەیەکی دیکەی هەسارەکە لەوێ دابەزی اینجا دووبارە دەتوانی دووبارە ناو هەسارەکەواتە لە خاڵەکی هەسارەکە ناتوانین سەر خاڵەکی دیکەی هەسارەکەواتە هەموو هەسارەکە بکەیت هەرچەند دەڵێن شتێکی باشەکە لە ناگەڕان لەبەرەوەی هەسارەکان گەورەنە و بێزارکەری شەرتۆ بە پیادە چکە ماتۆر نییە ئۆتۆمبیل نییە بە پیادە بەلایدا بڕە ئەس مهم وارەوە دەڵێن ئەنیمەیشنی کاراکتەرەکان زۆر باشە بەڵام هەندێکیان بێگومان لەبەرەوەی ژمارەیان زۆر هەندێک ئەنیمەیشنیان لە بۆ بەتاواتی لەبوو نەکرێ و دەڵێن شتێکی باشیان کردی یاریەکەیان دواخستیە لە ماوەی ساڵێک لەبەرەوەی پێوەی دیارەکە یاریەکە پاکرێتەوە ئەوانە باشەک بوون ڕەخنەکە بەڵام شتە باشەکان با باس بکەن ئۆکەی باس ڕەخنەکانمان کرد باس شتە باشەکەیکەن باشەکان دەڵێن یەکێکە لە باشترین ستۆریەکان تاوەکو ئێستا بەثێزدا نووسیبێ جا زۆر قسەی بەکاردێنم کە بەثێزدا نووسیبی جا بەثێزدا پێشتر چی هەبووە پێشتر بۆ نمونە یاریی وەکو فاڵاوتی هەبووە سکایریمی هەبووە کە یاری زۆر زەبەلاح ئەگەر بێت و گەورەترین ڕەخنەش لە فاڵاوت 4 جیرابی هەبوونی چیرۆک و گلیچ و تەرتیبات شتەکان بە بەڵام سکایریم دەڵێن سکایریم و ئۆبلیڤیان دەڵێن باشترین دوو یاری سکایری ئەوە بووینە ینی چۆن ئێلدەر سکرۆلز بووینە جا دەڵێن ئەوە لەو ستایلانەیە نەک وەکو فاڵاوتێ لەو ستایلی سکایریمە لە ڕووی چیرۆکە کە دەڵێن زۆر باشە دەڵێن من کوێستەکەی زۆر باشە باس تەکەش چیرۆکەی بەبێ سپۆیل باسی ئەوەی دەکەکەوە مرۆڤایەتی لەکوێ هاتیە چێ گردردونی دروست کردی ئەو شتانە دەیە ئەو وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە لە ڕێی هەندێک ئارتیفاکتەوە لە ڕێی هەندێک کەرستەوەکەوە لە گردردون نمونەی تاکەن ئۆکەی شتەی دیکەی باشکە باسییان کردن ئەکسپلۆڕیشنە گەڕان و لێکۆڵینەوەیە تۆ دەتوانین بچێ سەر هەسارەیەک بچێ سەمانگێک دەڵێ بە ساعات خۆت لە بیرکەی بە کەیفی خۆت بگەڕی شتومەک بدۆزیتەوە دەڵێن فاکشنەکان واتە گروپی خەڵکەکان زۆر بە جوانی پەری پێدرایە دەتوانین قسە لەگەڵ چەندین کەسی جیاواز بکەیت ئەرچی چەندین جیاواز بکەیت هەندێک ئەرک هەیە هاوشێوێ ڕێدێت و ئێڵدن ڕینجیرە و زۆرەیەکەوە لە یاریەکە پێت ناڵێ خۆت دەتوانین بیان دۆزیتەوە تەواویان بکەیت دەڵێن چیرۆکانیان زۆر ناوازەوە کۆمپانیەکان ئەو کەسانی کە لەگەڵ دەبن لە ناو کەشتیەکان دەڵێن زۆر سەرنجڕاکێش و زیرەکن دەتوانین قسەیان لەگەڵ بکەیت کاردانەوەیان هەیە چیرۆکی خۆیان هەیە هەروەها دەری کۆمنتیان هەیە لەسەر هەر کارێکە ئەتوێت بیکەیت شتێکی دیکەی باش کە بنجێم لێ بوو لە ڕیڤیوەرانە کە باسییان کە لەسەر ستارفیلدی ئەوەیەکەوە شەڕکردنەکەی کۆمباتەکەی زۆر باشە ئاسن دەڵێن باشترین نییە بەڵام دەرێن لە چاو یاریەکەوە ئەوەندە زەبەلاح و گەورەیە زۆر خۆش ئاسن دەڵێن زۆر ئاسانە یاریەکە زۆربیان دەڵێن بە مۆدی نۆرمال یاریەکە مەکەن بە هارد یاریەکە بکەن بەر یاریەکە یەکجار زۆر ئاسانە ئاسن دەڵێن بیدایەتەکەی تۆزە قورسە بەڵام ئاسانە دروستکردنی کارکتەری خۆ دەڵێن یەکجار سەرنجاکێش و باشە دەتوانی وە بکەی لە سەرتاو یاریەکە لە بە خۆت قورس و خۆش بکەیت بۆ دەتوانی مۆدی وانتت لە بۆ خۆت زیاد بکەیت کەوا بەردەوام پەورە لایەن چەتەکانی بۆشایی ئاسمانەوە داوا دەکرێت ئەوشتانە و شتەی دیکەش کە خەڵکەکی زۆر بەدڵی بوو بێگومان هەبوونی ئەو شارە گەورەکانە دەڵێن شارە گەورەکان شتی زۆر تێدایە کارکتەری زۆری تێدایە و کارکتەرەکانیش بێگومان زۆربیان دایالۆجی خۆیان هەیە و کاردانەوەیان هەیە لەگەڵ تۆ وەروان دەڵان فیسیال ئەنیمەیشن ئەنیمەیشن دوومچاویان زۆر باشتر کرێت لەچ ئەو تڕێنەرە کۆنانەی کە بیدایەت بینیمە شتێکی دیکەی ستارفیلدی کە یەکجار خەڵکە یەکجار زۆر باسی دەکە و دەڵێن شتێکی نازدار بوو ئەوەیش سیستمی دروستکردنی کەشتێکی خۆتە و ئەپگریدکردنی کەشتێکی خۆتە دەڵێن هەرچەندە پارەیەکی زۆری دەوێت نسکەی 200,000 کردیتی دەوێت ناویارێکە دەڵێن تاوە ناوەڕاستی یاریەکەش پارەت پێ کۆ ناکرێتەوە کەشتێکی باشە کۆکردنەوەی پارە ئاسان نیە یاریەکە تۆزە خۆی قورس دەکات لەو لایەنانە بەڵام دەڵێن کاتێکەوە دەگەیتەوە حاڵەت هەیە دەتوانین کەشتی لە بۆ خۆت مۆد بکەی یان کەشتی لە بۆ خۆت دروست بکەی بۆ کەشتێش بفڕی و نیشانی بدەیت و بیبینی بە شێوەیەکی گەورە فریدی بە زەبەلاح دەڵێن یەکێکە لە خۆشترین شتەکان تاوە کەستە لە ژیانیان ئەنجامیان داوە لە یاریەک شەشی دیکەشیان زۆر بەدڵ بووە و بەگشتی ینی بەگشتی ئەو خەڵک ئەو قسانەی دەکەکەوە بەدڵیانە دایالۆگەکانە ینی مەسەن قسە لەگەڵ NPCێک دەکەی دەڵێت دایالۆگەکانیان زۆر بە زیرەکی نووسرایە و بەعقلیش دەتوانی وەڵامیان دێت دەڵێ هەندێک حاڵەت هەیە دەتوانی بە شەڕێکی گەورە لەو شوێنە دەربچی دەتوانین تەنیا بە قسەش خۆت قوتار بکەیت کە دەڵێن یەکجار کاریگەرە قسەکان کە دانرایەوە و شێوازن جا بەگشتی ئەوە زۆر ریڤیوەرەکان و بێگومان دەتوانم زۆر زیاتر قسە بکەم لەبەر نارم 20 ڤیدیۆم بیتە هەندێکیان ساعتینە ینی زیاتر لە 5 ساعت ئەم تەماشای ڤیدیۆ ستارفیلدم کردە ریڤیوکان کرد تاوەکو تێبگەم کەوا خەڵک بەگشتی چ دەڵێن اینجا خۆشم یاریەکە بکەم بۆ چوونی خۆشم لە ڤیدیۆی کتابەت بێگومان دەردەبڕم بێنە سەر خەبەرێکی دیکە لەسەر ستارفیلدی باسی ئەوەی بکەین بەوە کە لە سەستیم بڵاوکرێت تەنیا لە ماوەی 2 کاتژمێر 230,000 کەس یاریەکەیان تاقی کردەوە 230,000 کەس ژمارەی پێوانیە لە بۆ ستیم بێگومان لە ماوەی 2 کاتژمێر کە ژمارەکە زۆر بەرزە جا چاوەڕوانین کە یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە کاتەکە هەمووان هەموو بەردەست دەبی پێشبینی دەکەم منۆکو خۆم ژمارەکە نزیک بێت لە 800 بۆ 900,000 کەس بەڵام ئایا دەگاتە 1 ملیۆنی ئێلدن ڕینجی نازانم بەڕاستی بەڵش هیوادارم بگاتە هیوادارم تێپەڕبی بەڵام 200,000 کەس 230,000 کەس لە فرۆژگای ستیم لەسەر
کۆمپیوتەری یاریەکەیان لە ماوەی 2 کاتژمێری سەرەتا ئەوەندە خەڵکە ئۆنلاین بووە شتێکی سەرنجا چێژە بەڵام هەموو شتێک سەرنجا چێژ نییە لە دنیای ئەکسبۆکسی لەبەرەوەی لەم هەفتەیە مایکرۆسۆفت یاخود ئەکسبۆکس کۆتایی بە ئۆفەری $1 گەیم پاس هێنا و ئیدی ئەگەر کەسێک بێ ستارفیلدی بکە بە $1 ئەو شتەی پێ ناکرێت پێشتر بۆ تۆ دەتوانانی ئەکاونتێکی نوێی ئەکسبۆکس دروست بکەی بە $1 مانگەکە دەتوانانی یاریەکانی یاخود 15 ڕۆژ مانگە دەتوانانی یاریەکانی گەیم پاس تاقیکەیتەوە بەڵام لەبەر دەرچوونی ستارفیلدی مایکرۆسۆفت $1 ڕاگرتیە بۆی هەر کەسێک بێ ستارفیلدی بکە دەبی پێویستە $15 خۆی بدە بەڵام لە کوردستان بێگومان لە گەیم ماسەر زۆر هەرزانترە پێویست ناکە $15 بدەیت پارەیەکی زۆر کەمترە هەرچەند دەبی پارەکە بەڵام زۆر کەمترە مهم لە جیهانەی $5 بدەن ئیجا دەتوانن گەیم پاس ئۆڵتیمەتی تاقیکەنەوە شتێکی دیکەی سەرنجڕاکێش لیکەرێک دزەپێکەرێکی ستارفیلد کە نازانم چۆن دەزانم چۆن بەڵام زۆر سەیر هەڵسابوو نزیکەی چەند 67 دانە کۆپی یاری ستارفیلدی دزی بوو و لە ئۆنلاینی ژوێنەی بڵاو کرد بوونەوە وەروە وتیشی هەر کەسێک دەیەوێت دەتوانم یاریەکەی پێ بفرۆشم جا کەسێک بزانین کۆ کابراایکی جیر بزانین لەبەر ستەمشە ئەگەر تو دزیەکی بکەیت برزانی دزیە و برزانی پۆلیس بە دوای دەگەڕێت لەبەرەوەی دزیت کردیە کو وێنەی ئەو دزیەی وەروە دام پێدانانی خۆت کە ئەو دزیەت کردیە لە ئۆنلاین بڵاو دەکەی بە تاوەتی لە تویتەری بڵاو دەکەی زۆر گەمژە و کەرە بەشەر بووە و کابراایە و بۆیە کۆمپانیای بەثێزدا گوتی یەک دقە برامەتەوە ئەو 67 دانێت کو بەدەستکەتیە کابرا خۆی بزر کرد و پۆلیس توانیان بیگرن و 67 کۆپیان لێ وەرگرتەوە بەخوا بێعقل بەخۆی توانی بەتەنیا لە ژووری ماڵە بەتەنیا یاریەکەی کرد ئەجا هەفتێک پێش دەچوون یاریەکەی باز دەکەم هەفتەی ڕاوردە شتە ڕوویدەیە جا وتی ئەوە لە کۆمپانیایکی کردی کۆمپانیاکەش ئیشیان پرینتکردن و تەبعکردنی یاریەکان بووە جا لەوێندەر هەندێک 67 دانە کۆپی دزی و هەڵاتیە بەڕێبەرێک پێشووی پلەیستیشن چۆ مایکرۆسۆفت کە شتێکی سەرنجا چێشە بێگومان ئەو بەڕێبەرە بە ناوی مێنا ساتۆ کاتۆیە بوویتە دایرەکتەر واتە بەڕێوەبەرێک لە بەشی ژاپۆنی مایکرۆسۆفت گەیمینگ یاخود ئەکسبۆکسی وەروە یارمەتی مایکرۆسۆفت دەدا لە بۆ ئەوەی بتوانێت هاوهەمانجی بکە لەگەڵ ستودیۆیەکانی ژاپۆن لەگەڵ کۆمپانیا ژاپۆنیەکان تاواکو یاریەکانی یاری ژاپۆنیەکان بێگومان بێتە سەر ئەکسبۆکس یاخود هەر یاریەکەوا لەلایەن پەرپێدرێکی ژاپۆنی لە هەر شوێنێکی زیان دروست کرابی مینا ساتۆ کاتۆ کە ناوەچی خۆشیە ئەو سەرپەرشتی دەکە لە بۆ یاریەکە بێتە سەر ئەکسبۆکس ستارفیلد تازەشتە بڵاو نەکرێت تو بەتەواتی لێستا بەثێزدا باسی یاریداهاتی خۆیان دەکەن ئەو بێگومان خۆشتیان لەبەرەوەی یاریێکی گەورە و زەولەحتریان لە ڕێیە بەثێزدا دەڵێ ئەلدر سکرۆڵز 6 کە ئەو یاری دەبێت لە پاش بڵاوبوونەوەی ستارفیلدی بڵاوی بکەنەوە دەڵێن تازە بە تازە گەیشتیتە early development واتە پرۆدەکشنێکی سەرەتایی بەرەمێنانێتی یاریەکە و دەڵێ هێشتا بۆ ئەوەی خەبەرێکی لەسە بزانن چەندین ساڵی دیکەمان دەوێت باوەڕ ناکەم تاوەکو 6 ساڵی دیکە یاری Elder Scrolls 6 بڵاو بکرێتەوە بەڵام تۆت هاوارد لە هەفتەکانی ڕابردوو باسیەوەی کە دەیەوێت Elder Scrolls 6 ببتە Ultimate Sim Game Ultimate Sim Fantasy Game واتە دەیە ببتە یاریەک تاکە یاری کە لە مێژوودا بەو شێوازە سیما داسایکردنەوەی ژیان ڕاستەقینە لە ژیانێکی فانتەسی تاقی بکەیتەوە بینە لای Baldur's Gate 3 لەسەر Xbox Series و X و S یاریەکە لەسەر PlayStation بڵاو کرایەوە بڵاو دەکرێت یان بڵاو کرێت لەو یەک دوو ڕۆژە پێم وابی لەسەر پیسیش بەردەستە بەڵام یارە کێشەیەکی هەبوو لەسەر Xbox Series S بەڕاستی ئەوش سپلیت سکرینەکە بوو کەوا یاریەکە پەرەپێدەرەکانی یاری Baldur's Gate 3 دایانوت ناتوانن سپلیت سکرینی ئەواتە یاری دوو کەسی لەبەری هێز و پاوەڕێکی زیاتری دێ لەبەری لێکە دوو شاشە ڕێندەر دەکەی یاخود دوو شاشە دروست دەکەی لەسەر شاشەیەک لەسەر ئەو کۆنسۆڵام لەبەر Xbox Series S هێز و توانای کەمتر لە Series X نەمان دەتوانین سپلیت سکرین بەردەست بخێن مایکرۆسۆفتیش بڕیارەکی هەیەکەوە هەر یاریەک لەسەر Xbox Series X یان S دەبی وەکو یەک بن هەمان تایبەتمەندیان هەبی با گرافیک فەرقی هەبی Series X 4K بی Series S 1080 بی یان 2K بی بەڵام دەبی هەمان تایبەتمەندی و مۆسفاتیان هەبی جا لەبەر ئەو حاڵەتەی ئەوانەیان توانی یاری Baldur's Gate 3 کە تاوەکو ئێستا بەرزترین نمرێ وەرگرتێ لەم ساڵ و دەڵێن یاری ساڵیشە ئەگەر نازام ئەگەر ستارفیلد بتوانی ئەو بێتە ناو مناقەشە چەند ستارفیلد تاوەکەسە ناتە ناو مناقەشە لەبەری نمرەکەی هەشتاوەکانە نەوەتەکان نییە و خەڵکەکی زۆریشتە نەیکردێ بەڵام Baldur's Gate 3 نمری نەوەتەکانی هەیە خەڵکەکی زۆر کردێت من بخۆم زۆرم حەزم زۆر یاریانە نییە بەس مهم مایکرۆسۆفت لەگەڵ یاخود Xbox فیل سپێنسەر لەگەڵ جەماعەتی Baldur's Gate 3 ڕێککەوت وتیان ئۆکەی یاریەکە لەسەر Xbox Series X بەو تایبەتمەندی سپلیت سکرینە بڵاوکەنەوە Series S دوایە بڵاوکەنەوە کە یەکەم جارە مایکرۆسۆفت کاری وا بکە جا ئەو قسەیەوە مانایە بە کە Series S لەمە دووە هەموو تایبەتمەندێکی بۆ نایە
یان مایکرۆسۆفت ڕێگەدەدا هەر یاریەک بە ئارزوی خۆی کە نەتوانن یان کاتیان نەبیان پێیان نەکرێ تایبەتمەندێکی بەهێز لە بۆ یاریەکەی خۆیان لەسەر سیریەس ئێسی لادەن تەنیا لەسەر بیگ بۆیەکە لەسەر سیریەس ئێکس بەردەستبی نازانم بەس یاری Baldur's Gate 3 وتیان ئۆکەی باشە بەو زوانە دەیخەنە سەر بەڵام هەر 2024 دێتە سەر ئێکس بۆکسی. ئۆکەی بینە سەر هەواڵەکانی پلەیستیشن سەرەتاش بێگومان بە گەورەترینش دەست پێ بکەم جگەلەوەی کە سعریان بەرز کردەوە با باسی State of Play بکەین. جێف گرپ دزە پێکەری بەناوبانگ وەروە ڕۆژنامە نووسی بەناوبانگ بە فەرمی ڕایگەیاندکەوە بەم زوانە State of Play نوێ دەبینین وەروەها وەڵامێک دەبێت لە بۆ ئەوەی کەوا پلەیستیشن نرخی پلەیستیشن پلەسی گران کردەوە ئەتا هۆکاری گرانکردنی پلەیستیشن پلەسەکەی لە State of Play دەزانین. جگە لە هۆکاری گرانکردنی پلەیستیشن پلەسەکەی کە هەمومان بیرمان لە ئەوی دەسیکەوە سۆنی لەوانەیە یاریەکانی پلەیستیشن 5 لە ڕێگەی سێڤەری پلەیستیشن 5 کە پێی دەوترێت سێڤە بلیت بخاتە سە پلەیستیشن پلەس پریمیەمی بۆیش پریمیەم نرخی گرانتر بۆ کەسان دەژی کە باس دەکەم بوویتە چەند. جگە لەوانە بێگومان زۆر یاری هەیە پلەیستیشن دەبێت باسییان بکە بۆ منە سپایدەرمان 2 دەتوانێت هێشتا زانیاری زیاترمان لەسەر بداتێ وۆڵڤرین وەروەها جگە لەو دوو یاری سۆنی کەمان ستارفیلد لەسەر ئێکس بۆکسی بڵاوکرێ ئەتوست پێە جگە لە سپایدەرمانی هیچ دیکەت پێ نیە حالیان پێویستە پێمان بڵێ کەوا چ بڵاو دەکەیە ئەستا من دەزانین مایکرۆسۆفت ستارفیلد بڵاو دەکاتەوە دوای فۆرتسای بڵاو دەکاتەوە دوای هێڵبلیت بڵاو دەکاتەوە دوای فەیبلی بڵاو دەکات دەزانین ئەو شتانە ئۆکەی سۆنی کەمان ئەو شتانە دەزانین بەڵام ئەتوت چ بڵاو دەکەیەوە تەنیا دەزانین تۆ سپایدەرمان 2 بڵاو دەکەیەوە دوای وۆڵڤرینی بڵاو دەکەیەوە لەگەڵ چەند یاریەکی بێمعنای مەڵتیپڵەیەر کە کەسمان نامانێ ئەو یاریانە بکە ینی قسەدەم گەیمەری ستۆریە هیچ کە نازانین پێویستە State of Play ببینین پێویستە کۆنفرانس بین بەڕاستی بەڵام بە State of Play ڕازینە بەڵام هیوان بەرز ناکەمە بەڕاستی لەبەرەوەی زۆر سوتایمە بە State of Play و کۆنفرانسەکانی سۆنی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هیوان بەرز ناکەمە ئەنگۆش هیواتان بەرز مەکەنەوە با سوپرایز بین با سۆنی شتێکی باشمان پێ نیشاندا بەڵام کەی دەکرێت بێگومان نازانین بەڵام مانجی نۆدەی بکرێت 100% لەبەرەوەی سۆنی سەوەزعی زۆر خراپە لە ڕووی پەیوەندیەوە لەگەڵ گەیمەرانی خۆی. ئۆکەی بینە سەر بەرزکردنەوەی نرخەکان. ئۆکەی سۆنی بە فەرمی ئەم هەفتەیە ڕایگەیاندکەوە نرخی یاریەکانیان بەرز دەکەنەوە جادەیکەنە چەند بارەتان باس بکەم. ئۆکەی بینە سەر نرخەکان سۆنی بە فەرمی لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە نرخی پلەیستیشن پلەس بەرز دەکەنەوە تەنیا پلەیستیشن پلەسی ساڵانە مەسەڵەن ساڵێک دەکڕی پلەیستیشن پلەس ئیسنشەڵ بۆ ماوەی 12 مانگ خۆی پێشتر بە $60 بوو ئێستا کریتیانە $80 واتە $20 گرانتر بووە. PlayStation Plus Extra خۆی $100 بوو ئێستا کریتیانە $135 واتە $35 گرانتر بووە. PlayStation Plus Premium خۆی $120 بوو ساڵانە ئێستا کریتیانە $160 $40 گرانتر بووە. سۆنی دەڵێ هۆکاری ئەوەی کەوا ئەو نرخانە بەرز دەکەینەوە تەنیا بۆ ئەوەیەکەوە بتوانین یاری زەبەلاح و گەورە بتوانین ئەو یاریانە بهێنین بۆ PlayStation Plus. بەڵام سۆنی کا یاری زەبەلاح و گەورە ئەو مانگی خراپتری مانجی PlayStation Plus کەسی تۆ نرخ بەرز دەکەیتەوە بەتابەتی لە بۆ ئۆکەی ئەکسترا پریمیەم بەرز دەکەی و کیف خۆتە بەس ئیسێنشەڵ تەنیا مانگانە تۆ سێ یاریە دەیەگەیمەر تەنیا بۆ کردنی یاریەکانە بە شێوەی ئۆنلاین ئۆکەی یاریەکان بە شێوەی ئۆنلاین ئۆکەی کە پێویستە فریبی پێویستە فریبی فری نەک بە پارە بێ تۆ ئەوەت کریتە بە پارە ئۆکەی نۆ پرابلم سیف کلاود سیڤینگ کریتە خستنە ئەو خستنە زاری تاوەکو خەڵک بە فری نەتوانانی یاریەکانی خۆی لە ڕێگەی هەژمارەکەی خۆی ئەکاونتەکەی خۆی سیف بکە دەبێت لە پارە بدەیت وە نرخەکەشی بەرز کردۆ لە بۆ $80 بەڕاستی هاوڕانی خۆشەویست مەسەن تۆ دەتوانانی بە نرخی چێژدانتر لە گەیم ماستەرس بەرزی بخەی لە کوردستان بەڵام مهم بەڕاستی من PlayStation Plus Extra بە $140 ناکڕم بە هیچ شێوازێک لەسەر ئەکاونتی خۆم $140 پێ نادەم لەبەرەوەی شایانی $140 نییە ڕاستە یاری باشی تێدا یاوڕێیان بەڵام $100 وتم ئۆکەی 135 ببوون بەس هەر زۆرە من $135 بە PlayStation Plus نادەم مەگەر لە بلاک فرایدەی داشکانێکی گەورە لەبە بکرێت لە ئەکاونتیام دیشی ئەگەر داشکانێکی گەورە لەبە بکرێ لەوێ دەیکڕم بەڕاستی بەس لە دەوری $80 پێ دەدەم چۆم چەندە سێم جارە یەکەم جا PlayStation Plus کڕی بە 120 لێ پەشیمام لەبەر پریمیەم زۆر خراپەی زیاری شووە تێدانیە و یاری کلاسیکەکانی هەر تێدانیە کە سۆنی ڕکلامی لەبەوە کرد یاریەکانی پلەی 2 تێدانیە زۆر بە یاریەکانی پلەیستیشن بە ستریمینگە کە زۆر خراپە بێگومان ستریمینگ بەڵام ئەکسترام کڕیە ساڵێک ئەکسترای بەکاردێنین بە $100 بەڵام ئەو جارە پارەی پێ نادەم لەبەرەوەی تەماشای خۆم دەکەم زۆربەی ئەو یاریانە ناکەم کە لە پڵسی ئەکسترا بەرز زۆربەی یاریەکانم هەیە ئەو یاریان کریتە پڵسیش
يعني اكستراي بضلم نية نم يعني طاقت مني بيان كم هرناك سو يعني شوي كده نية بعون نرخص زورة براسي يكزار زورة زابو يا لكل سنة تايم بيجمع ما نرخي شزام بكري بلام للجيهان راسي كارسات صوني صونياتي خوي كرت جيم راياني خوي كرت كوا نرخي ياري كاني بوشي وازا بمعنى برز كردوا اگر بمن ضلي ياري شو جار فار راجنروك ياري شو بكو مثلا جارش تاون مي خو سبايدر مان دو لروجك عندك بلاي ستيشن بلس بريميوم يبون من اكسترا اوكي اسايا تو داوي صب $6 بكي بلام تو ياري كاني خود لس او خمزاري لروجك كم هبلاوناكي ولا باش صالك 2 سال دي عندني عاوزن نخيكش برز كرديتوا بمعنى باورناكم سر كوتوبي بيغماش قصتي غورا دبي وصوني باشيمان جبتوا او قسيمن تمشاكان اگه سونی پشیمان نبو او پری سالا شکیه نرخ دبی هر زمان بکره خلقه چی زور نوی ناکاتو لوی اکید بن اوکی بین لی مارفل سپايدر مان لما فتي فرمي راگينرم فرمي نبو ولا بدنگو باز تقريبا بيتا فرمي يعني كا حزمكي نزكي 100 جيجا بايت كزور 100 جيجا بايت كبلاي ستيشن خو بلاي ستيشن 5 يعني كان يعني حزمي عم بتسكتير لبلاي ستيشن 4 لبروي سيستم بلاي ستيشن 5 واحد دروس كده بيستي بو داتا گەورانی لەبەرەوەی کۆپی کردن و پێیسکردنی ئاسێتەکان شتەکانی ناو یاریەکان پێویست ناکە لە پلەیستیشن 5 شتەکان کۆپی پێیس بکرێت مثلا تۆ دوو کورسیت هەیە مثلا 100 کورسیت هەیە لە یەک زۆر کورسی لەسەر پلەیستیشن 4 تۆ دەبێت هەر 100 زۆری کورسی کۆپی پێیس بکەی وەکو ڕسم تاوەکو لە یاریەکە کار بکە ئەوە پلەیستیشن 5 پێویست ناکە یەک مۆدێڵی دادنەی پلەیستیشن 5 خۆی بە سیستمی خۆی ئەو وێنەیە کۆپی پێیس دەکات بێ ئەوەی کەوا شوێنت لێ بکرێت جا ئەوەی کەس بۆکسی ژوایە پلەیستیشن 5 ژوایە بۆیە حەزمی یاریەکان بچووکترە جا ئەگەر لەسەر پلەیستیشن 5 یاریەکە 100 گیگا بایە ئەدی ئەگەر لەسەر پلەیستیشن 4 بڵاو کرا بایەوە کە بڵاو ناکرێتەوە ئەو حەزمی چەمە لەوانە 150 بایە گەلە زۆرە 100 گیگا بایت لەوە یاریش پلەیستیشن 5 بەڕاستی یەکجار زۆرە بە سپایدەرمان دەبی یاریەکە زۆر زەبەر هەبی اوكي بين لاي حواڵەکانی یاریەکان بە باسی لارا کرۆفتی بکەین هەدێتە سەر یاری کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 سیمپەکان جەماعەتی سیمپەکان جەماعەتی مونێرمەکانی هەموو جیهان خەنی بووینە دەڵێن تایم بە لارا کرۆفتی یاری بکەین لەبەرەوەی لارا کرۆفتە جوانە شتانە نیم لە مانجی نۆ بەردەست دەبی کە پیگمان جوانە بەس پارەشی زۆری دێتە دەیکڕین ئەم چەند دۆلاری دێت بەس میهیم نووسری هەردوو یاری Red Dead Redemption 2 کۆمپانیای ڕۆکستاری بەجێهێشت دوای 16 ساڵ کارکردن لەو کۆمپانیا هەیە مایکل ئەنوەرث یەکێکە لەو کەسانی کەوا دەڵام بڵێن کاری لەسەر یاری وەکو یاریەکانی GTA کردیە GTA 5 کردیە و بێگومان نووسری بەناوبانجی هەردوو یاری Red Dead ئەوە خەڵاتیشی بەدەستهێنا خەڵاتی باشترین دەق و باشترین چیرۆکی بەدەستهێنا بۆ یاری Red Dead Redemption 2 لە دوای نووسینی هەردوو یاری بڵاوکردنەوەی هەردوو یاری لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیەنراکەوە لە کۆمپانیای ڕۆکستار دوور دەکەوێت یا خودت کۆمپانیای ڕۆکستاری بەجێهێشتێت جا نازانی خانشین دەبیان لەستا کۆمپانیایکی دیکە هێشتا مایکل ئەنوەرث بە فەرمی ئاشکرای نەکردی بەڵام گەیمەرێکی زۆر لە ئۆنلاین دڵگران بوون پێیان ناخۆش بووکەوە یەکێک لە نووسەرە باشەکان لەبەر Red Dead باشترین شتی Red Dead لەگەڵەوەی هەموو شتەکانی باشە بەڵام یەکێک لە باشترینەکانی نەک باشترین چیرۆکی یاریەکان لە مێژوودا وەکو کارکتەر لە بۆ هەر کەسێکی نووسراوی بێکمان ئارتەر مۆرگنی Red Dead Redemption 2 ئەو پیاوە ئارتەر مۆرگنی دروست کردی حسابی خۆ بکە کەسێکەوە ئارتەر مۆرگنی دروست کردیە نووسیتی حیوارەکانی لە بۆ دانایە شخصیت و کەسایەتی لە بۆ نووسیە کۆمپانیای ڕۆکستاری بەجێهێشتێت کە بێگومان دڵگرانین جا زۆر خەڵک دەڵێن ئۆکەی لەوانەیە ئەو پیاوە کاری لە بۆ GTA 6 کردبین GTA 6 بێگومان کارەکانی نووسینی تەواو بۆ ئێستا خەریکی بەرەمێنانی یاریەکەینە دەڵێن بێگومان کارەکانی GTA 6 تەواو کردیە بۆیە کۆمپانیایەکەی بەجێهێشتیە بۆش ئێستا بەجێهێشتە لەورەی دیارە بە تەواوەتی کارەکانی GTA 6 بەرەو تەواوبوون دەچین جا بێگومان ناخۆشە پێم ناخۆشە مایکل ئەنوەرث بەرەوەی نووسەرێکی ئەنسوەرثە بەخۆیان من دەڵێم ئەنسوەرث زۆر ناخۆشە خوێندنەوەی پێم ناخۆشە بەڵام بێگومان هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین لەم هەفتەیە چەندین وێبسایتی جیاواز دەنگوویەکیان بەرزگەیشتکەوە هەرەکەین واتە گەردەلول واروەها ثەندەری نوێ وەروە ئاڵگەیتەر واتە تیمساحی بەناوبانک یاخو تیمساح بەناوبانکەکانی جیهان لە هەموو زۆرەکانیان وەروە چەندین زۆری دیکەی کەش و هەوای سەرنجڕاکێش لە یاری GTA بەردەست دەبێت هەندێک دەڵێن فلۆتیش بەردەست دەبێت واتە لافاو چونکە ئەمریکا ئێستا حالیان لە خەریکی یعنی تووشی لافاوەکی گەورە دەبی گەورە بووە چونکە ئێستا بەڕاستی ئەمریکا تووشی لافاوەکی گەورە بۆ هەموو ساڵ تووشی لافاو دەبن جا قسانە یعنی چبارە تەماشیکەمەوە هەرکەین یەکەم جارە هەرکەین واتە گەردەلول ئەو گەردەلول ئەوەی دەسوڕێتەوە لە ئاسمانەوەشتانە بێتە ناو یاری GTA
کەشتەی سەرنجڕا کێشە ئەگە پەیوەندی بە چیرۆکەکەی هەبی یەکجار خۆشتر دەبی هەرتەنە ینی پێم خۆشە وەکو ئیڤێنتێک وەکو کارێکەوە بەردەوام لە جیهانەکە بەبێ ئەوەی کە تۆ دەستکاری هیچ خۆی هەڕوو بدە و دەبێت تۆش دەبێت مامەڵە لەگەڵ بکەیت بەڵام خۆشترە چۆن دەڵی وەکو لە ناو چیرۆکەکەش ئەو شتێک تێدابێت گەردەلوولەکانی ئەمریکای شار وێران دەکەن شارۆچکە وێران دەکەن سیارە دەفرێنن زەبەلاحەن خان و وێران دەکەن ئەو شتێکی دابی جیشەش زۆر خۆشەوە ببینینکەوە شتەکان تێک دەچین دووبارە چای دەکەنەوە تۆزەکەەوە قورسە بەڵام هیوادارم تێدابی و هەبوونی تیمساح دەڵە تیمساحی تێدایە وەکو ڕێدێت لەبەرەوەی بەگومان یاریەکە لەسەر فلۆریدایە فلۆریداش کەنار ئاوەکانی فلۆریداش بۆی بەناباگنکەوە بەردەوام ئاڵگەیتر یاخود تیمساحی تێدایە جادڵی تیمساحەکان بەردەوام دێنە ژوورەوە دێنە ناوخانیەکان شەقامەکان زۆر جارە تو ئاگەر لە خۆنیە لە ناکەوت تیمساحک بە دوود دەکەوی واتە ئیڤێنتێکی بەردەوامی دووبارەیە و هێرش دەکەنە سەر تو ئەوشتانە کە بگومان پێم خۆشە هیوادارم GTA 6 تەواوی ئەوشتانی تێدابی و بەشێکی زۆر نایابیش کارینەوە بکەن سوپەر ماریۆ وەندەر ئۆکەی باباسی سوپەر ماریۆ وەندەری بکەم ئیڤێنتێکیان لە بۆ دروست کرد واتە پێ دەڵێن نیتندۆ دایرێکتێکی لە بۆ کرا کە ئەو یاریە ئەو مایگات ئۆکەی ڕۆژی یەکەم منەوە یاری دەکەم بگوم بە خۆڕایش دەیکەم لە بەرەوەی ستیم دێکم هەیە بە فریتان داڵۆن دیکەم بەس مهم سوپەر ماریۆ وەندەر یەکەم یاری ماریۆیە لە ماوەی چەندین ساڵ بەشەی تودی دروست کرایە کە یەکجار قەشنگ دیارە زۆر جوان دیارە حرکات و بۆسی نوێیان زیاد کردیان دەک تەکنیک و میکانیکی نوێیان زیاد کردیە بەڕاستی سوپەر ماریۆ وەندەر ئەو یاریە لە بۆ من 10 ساعتێک لەسەر یەکگەمە بکەم بە پێم مشکیلە لەسەر ستیم دیەکەکەی ئۆکەی زۆر جوان دیارە ئابێگومان لە ماوەیەکی نزیک بڵاو دەکرێتەوە ئەی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریی نوێی WRC لە مانجی 11 ئەم مانگە بڵاوی دەکەنەوە وەروەها دەبتە یاریی ساڵانش هاوشێو یاریە وەرشەکان یارێک 2 ساڵانە بڵاوی دەکەنە بە نرخیتەوە CD Projekt Red بە فەرمی ڕاگەیاندکەوە Phantom Liberty تاکە DLC دەبی لە بۆ یاری Cyberpunk 2077 و پلانیان نییە بێگومان DLC کە دروست بکەن وەروەها بەم زوانش ئەپدێتی 2.0ەکە لەگەڵ Cyberpunk Phantom Libertyەکەی بەردەست دەخەن ستودیۆی Volation ئەو ستودیۆکەوە یاری Saints Row دروست کردیە بە فەرمی لەم هەفتەیە داخرا بەهۆی ئەوەی کەوا یاریەکە شکستێکی گەورەی هەبوو واگرێت هەیە بزانین کە یاریەکە چەند خراپە هاوڕانی خۆشەویستن جەماعەتی پلەیستەیشنی سۆنی پۆنیەکان لەو خۆتانەوە بتێ لەسەر PlayStation Plus بەخۆڕایی یاریەکە تاقیکەنەوە بزان کە چەند خراپە تەمشەم ئەنگۆ جەماعەتی پلەیستەیشنی Saints Row وەردەگرن جەماعەتی Xboxیش Starfield وەردەگرن بزانە ئافیا سۆنی تریلەرێکی نوێ و DLCێکی نوێ لە بۆ یاری Street Fighter 6 لە بۆی کارکتەری AKI بڵاو کراوە کە کارکتەرە نوێیەکە لە مانجی نۆ بەردەست دەبی سەرجەم یاریەکانی Borderlands بەشەی کۆلێکشن هەر یاری بەشی سێمیشی تێدایە کرێتە کۆلێکشنێک بەم زوانە بەردەست دەبی وەرا CD Projekt Red بە فەرمی ڕاگەیان زیاتر لە 260 دانە پەرەپێدەر لە ناو CD Projekt Red کار لەسەر بەشی داهاتوو یاری ویچەر دەکەن کە ژمارەیەکی زۆرە بێگومان بەڵام ناگات ئەو ژمارە بەرزەی کارانە بە ساپانچی دەکەن بەڵام ژمارەیەکی زۆرە لە ئێستا کار لە بۆ یاری داهاتووی ویچەر بکەن و باسی یەک یاریش بکەم کە دواخرا یاری ڕۆبۆکۆپ ڕۆکسیدی بە فەرمی دواخرا بۆ مانجی 11 کەم ئەو یاری سەرنجی ڕایشە من کیفم ڕۆبۆکۆپ دێ کاتی خۆی لەسەر پێم وابی لەسەر لە MBC2 ئەوانە فیلمەکانی ڕۆبۆکۆپم زۆر دیت یا ڕۆبۆکۆپ زۆر عاشقیشم بەڵام یانێکن زۆن دیار نییە بەروی تاقیکردن شتەکانی نازانم نیشانەگرتن شتەکانی زۆر خۆش دیار نیە خۆشەویستان ئەوش ڤیدیۆکە بوو هیوادارم بەدڵتان بی ئەو پرۆگرامی سفرێک ژیری خۆشحاڵم کە گەیشتینە مانجینۆ وەرەزام ئێوە بەشێکی زۆرتان هەستان لە مانجینۆ نیە لە بەروی مانجینۆ دەستنە ناو خوێندن بەس ئیشاڵە سەرکەوتو دەبن هەر هەمووتان بە تایبەتی ئەو قوتابیانێکە دەبنە پۆلی 6 هیوا سەرکەوتنان بۆ دەخوازم لە ئێستاوە هەوڵێکی باش بدەن یاریکردن خۆشە بەڵام بێگومان خوێندنیش زۆر گرینگە لە بەرەوەی ئەو ساڵە و ئیدی لە کۆڵ دەکەیەوە تا ژیان ماجارشکە ناچێ 6 بەو کەسانێک کە پۆلی 6 نین هەوڵدەن یاریش بکەن بەڵام خوێندنەکەی خۆشتان بکە زۆر فەنێکتان پێوەێ ئەم کاتی خۆی امتحانی 6 هەبوو یاری گاڵڤار دوم دەکرد ئۆکەی ئەو شەوی امتحانی 6 بۆ نسبەی امتحان کیمیام هەبوو شەوەکە یاری گاڵڤار دوم دەکرد بەسم دەکرا من پلانم هەبوو بۆ نمونە من 2 ساعت 3 ساعت یارین دەکرد وەختەکەی دیکەش تەواو دەم خوێن یعنی بەبێت چێشە بۆیش داکباکم ڕازی کرد بوو کەوا من دەخوێنم 100 داشانزانی دەخوێنم 100 بەڵام لە یاریکردن هەر بەردام بەس معنای ئەوە نیە 20 ساعت یارین دەکرد نەخێت 2 ساعت و نیوە یاری خۆم دەکرد و دەشم خوێن پرستان وە بکەن لە پێرسای دایک و باوتان بە مەزبوطی بخوێنن ئەگە 2 ساعت یاری بکەن لە پێرسایان ئاساییە کەوات و تزان 100 دەخوێنی بەس پێیان نیشان دەکە 100 دەخوێنی ئۆکەی یادارم ئەو ئامۆژگاریە بچووکەم لێ وەربگرن چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورە سپێرم خودەتان لەگەڵ